کەی باشترین کاتە بۆ خواردنەوەی قاوە. خواردنەوەی قاوە لە ئێستادا بووەتە باوترین و خەڵکێکی زۆر لەو کاتانەیە کە بێتاقەت یاخود زۆر خەواڵون پەنای بۆ دەبن. زۆرێک لە ڕێکخراوە تەندروستیەکان دەڵێن باشترین کات بۆ خواردنەوەی قاوە دوای کاتژمێر 9 بەیانیان و پێش کاتژمێر 7 ئێوارانە. قاوە زیاتر لە 15 سەدەیە جێگەی تایبەتی لە کولتور و شێوازی ژیانی مرۆڤایەتیدا هەیە. ئەو قۆناغەیە کە تیایدا زۆرێک بیرۆکەی فکری و کولتوری جیهانی مۆدێرنە. پێکهاتەی سەرەکیشی کافاینە، بە زۆرترین هاندەری دەرونی ناسراوە لە جیهاندا و کاریگەری هەیە لەسەر بیرکردنەوە و هەستەکان. ئەم مادەیە بۆ یەکەم جار لە میوەیەکی ڕواکی ڕەنگقاوەیی بە ناوی ئارابیکا لە ئەسیپیا دۆزرایەوە. زیاتر لە سەتانەواتی بەرهەمهێنانی قاوە لە وڵاتانی تازە پێگەیشتوودا ئەنجام دەدرێت و زۆربەیان دەکەونە ئەمریکای باشوور، بەڵام وڵاتانی دیکەی وەک ڤێتنام و ئەندەنۆزیاش ڕۆڵیان هەیە لە بەرهەمهێنانیدا. هەروەها بازاڕی بەکارهێنانیشی بە شێوەیەکی سەرەکی لە وڵاتانی پیشەسازیدا چڕ بۆتەوە.